ئەو یاریەکە ئێمە دەکەین یاری ئۆڤرۆدی پێدەڵێن لە هەموو وڵاتان هەیە لە هەموو شارەکان هەیە یاری ئۆڤرۆدا ئەو یاریە سەر کێشەیەکی زۆر سەختە بەڵام ئینسان دەبێت لە کات یاریکردندا بە وریایی یاری بکە ئێمە لێرەکانە کە بەشداریمان کردووە وەکو گروپی ئۆڤرۆدی ئاجیا ئێمە لە 2011 ئەو کارێ دەکەینمە یاری ئۆڤرۆ دەکەین هەموو شارەکان زۆربەی شارەکان گروپیان هەیە بەس لە منتیقەی پشدەر و بتوێنە ئاجیاوە هەیەی قەڵازە و ڕانیا و عاجیاوە و قەڵازێ ڕانیا سەنگە سەر ژاراوە ئەوان نیانە قەزای دوکان نیەتی دۆڵە خۆشناوتیش نیەتی بە سلێمانی هەولێر دۆک باڵەکاتی چۆمان ئەوان هەیە ئێمە وەکو ئۆفرۆدکار لە هەولێرەوە هاتین ئۆفرۆدی بێسنوورین من خولیای ئەو یاریەینە تقریبا من حەف ساڵە ئەو یاریەکەین لە گروپەکەی ئێمە لە چەند وڵاتە بەشدار بووە بۆ نمونە ئێستا سێ سیارەمان چووە وڵاتی تورکیا پلەی دووەمی لەسەر هەموو 5 وڵاتی هێناوە سیارەکەمان کە گروپەکەمانە بەس ئەو یاریە زمانی خۆیتی زمانی کاتێک بە ئەسب سواری و بەو شتانە یاریەکرا ئێستا ئەسب سواری نماوە بوویتە سیارە ئەو سیارانش کە دروست کراون هەموو دەستکردە یعنی دەستکارە بە ئەوەی نییە سیارێکی احتیادی ناتوانانی ئەو یاریانە بکات ئێمە بەس لە قوڕگەمە ناکەین لە ئاو یاری ناکەین لە چیایەکان یاریەکەین لە شاخەکان یاریەکەین لە هەموو جێگایەک یاریەکەین من لە سلێمانیەوە هاتووم ئۆفرۆدکارم ئەمە نمایشێکە خولیایە کە هەر بۆ خۆشیە وەکو هەموو خولیاکانی ترە ئۆفرۆد نەخێر هەتا ئێستا تووشی ڕوودا و نەبووینەتەوە لەبەرەوەی کاچین بۆ شاخ و سیاوچۆڵەیە بە بەرنامە ڕۆن هاوکاریمان تایە لە بینی خۆمان وەڵایتر ئەو یاریە 15 ڕۆژ جارێ مانگی جارێک کە یەن ئەمە ئۆفرۆداکەن مرتاحە بین وەکو لەبری سەفرە و لەبری خۆمەشغوڵکردن یەن 3-4 ساعات خۆمان مەشغوڵەکەین بەم یاریە و